بەڵا خۆشەویستان لەگەڵتان بەردەوام ببین تەوەرێکی ترمان باس لەواکەینێ سە با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات کۆنفرانسێکی زانستی یاخود زمانەوانی بەتایبەتی کۆنفرانسەکە ناوی کۆنفرانسی زمانی کوردیە لە دامەزراوە گەشتیاریەکاندا لە هەرێمی کوردستان بەڕێواچێت. زۆر بابەتێک کە دەبێت شەنوکەی بکەین لەم بابەتەیە کە زۆر جار لێرەوە لەنێو ئەم بەرنامەیە و دەیان بەرنامەی تریشا باسمان کردووە کە ئێستا تابلۆکانی نێو شەقام و بازاڕەکانی هەرێمی کوردستانە بینین کە بەداخەوە ئەو هەموو ڕێنووسە کوردیە و دەستەواژە کوردیە جوانەمان هەیە، بەڵام زمانەکانی تر زاڵن بەسەر زمانی کوردیدا کە یەکێک پێم وابێ یەکی لە بابەتەکانی نێو ئەم کۆنفرانسە قسەکردنە بێ لەسەر ئەم بابەتە زۆر پرسیاری تر پرسی زمان و نووسینی کوردی لەبەر ڕۆشنایی ئاسایشی نەتەوەی ئایا ئەم پەنابردنە بەر بەکارهێنانی دەستەواژە بیانیانە ئاسایشی زمانەوانی و نەتەوەییمان دەخاتە ژێر پرسیارەوە یاخودنا. ئەمانە کۆمەڵک پرسیار ئاڕاستی میوانەکەمان دەکەین پرۆفیسۆر دکتۆر هۆگر محمود فەرەج کە بەڕێزان هەم پسپۆڕن لە زمانی کوردیە و هەم لێکۆڵەر و نووسەریشن. پرۆفیسۆر بەخێر بێی. سڵاو لێبێ، زۆر بەخێر بێی، بەیانی باش بێت. پرۆفیسۆر ئەم کۆنفرانسە طبعاً هەموو کۆنفرانسێک هەموو توێژینەوەیەک هەر بابەتێک کە سازەکرێ درکیان مە مەترسیە کردووە بۆیە دەیانەوێت دەرەنجامێ بخەر. ئەو مەترسیە چیوەکەوە باسیەکەن لە کەرتی گەشتیاریە بەتایبەتی زمان لە کەرتی گەشتیاری؟ بەڵێ وەڵا ئەوێ ڕاستی بێ ئێوە زانن گەشتیاری پێویستی بە میوانخانە هەیە واتە هۆتێلەکان و پێویستی بە خواردنگەکان هەیە. ئەوەی بۆ بەدبەختی ناومان ناوە چێشتخانە کەوانە یا پیاڵێن ڕێستۆران یا پیاڵێن مەطعام هەردووشی بەکارێن ئەڵام مەطعام و چێشتخانەی ئاری بۆن. بەڵێ جا چێشتخانە جیاوازە بۆیە من وتم خواردنگەکان خۆشبەختانە لە هەولێر خواردنگا ئەڵێن کە ئەوە ڕاستێکەیە. ئەبینی ئەمانە ئەوانن کە پەیوەندیان بە گەشتیاریەوە هەیە بە ئاستێکی زۆر. حتا ئەو تابلویانی کە ئاماژە بۆ شوێنە گەشتیارەکانەکەن هەتا ناونانی شوێنە گەشتیاریەکان ئەمانە ئێستا لە کوردستانە ئەگەر سەرنج بی بەڕاستی پاشاگەردانیەکی زۆر لە ئارادایە تا ئەو ئاستی کە ئەو کۆمپانیا و شوێنکار و ئەو میوانخانانە کە سیرەکەی ناوەکان نە بە زمانی کوردین و نە ڕێنووسەکەی کوردیە بە زمانی بێگانن. تەنانەت من گەشتومەتە ئەو بڕوایی لە بازی شوێنە بە پلەی یەکەم لە هەولێر و دواتر لە سلێمانی و لە دوهۆک ئەگەر بێگانەیەک بێت بەڕاستی مۆرچی کوردانە نابینێ. هەست بە غەرەبیش ناکات. ئەوەی کە مەبەسمە بێڵێم تەنانەت کاکەیەکی عەرەب خۆی ئەڵێ خۆشبەختانە ئەوەی کە نەمانتوانی بە زۆر بیکەین ئێستا دەسەڵاتی کورد لە لایەنی زمانەوە کردوێتی لەبەرەوە بڕۆ سەرنج بە شوێنەکان بە عەرەبی نووسراوە یا وەکو وڵاتانی تر بە لاتینی نووسراوە. ئەمە هاندەرێکە بۆ ئەوەی کە هێندێک لە دڵسۆزان کە بە شانازیەوە ئێڵێم بەندە خۆم بە یەکێک لەوە خەمخۆرانی زمانی کوردیە زانم دەمێکە لەو بارەوە ئەنووسین لێکۆڵی نەکەین کۆڕ و کۆبوونەوە ئەەکەین، بەڵام بەدەنگەوە هاتن نەبووە بۆ بەرگرتن بەو پاشاگەردانیە. باشە جەنابی پرۆفیسۆر بەڕێزە زۆر جەخت لەسەر ئەم پاشاگەردانیەکەیتەوە کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان ئەبەگشتی بەڕای تۆ ئەمە ئەرکی کێیە بتوانێت پارێزگاری لە زمانمان بکات لە شوناسی نەتەوەکەمان بکات بێگومان هەموو نەتەوەیەک بەم زمانە پاراوی خۆمانەوە ئەناستینەوە. بۆچی ئێمە پەنا بەرینە بەر ئەم وشە بێگانانی کەینی وڵاتێکی ترە لە پاڵ ئەمەیە کە ئێمە چەندین وشەی جوانی کوردیمان هەیە ئەمانە بەکارنیانین، بۆچی قەدری ئەم زمانە شیرینەی خۆمان نازانین؟ یەکەم بڵێم پرسەکەت پرسێکی بەجێیە. بە پلەی یەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تاچی کورد بەو مێژوە دوور و درێژەی داگیرکراوی خۆ بە کەمزانینێکی تێدا دروست کراوە. ئەم خۆ بە کەمزانینە کۆمەڵێک پاڵنەری هەبووە. تۆ ئەزانی یعنی ئەگەر نەتەوەیەک قەواری ڕامیاری خۆی نەبێ
کەواتە داگیرکراوە کە داگیرکراوە بوو داگیرکەر هەمیشە زمانی خۆیە سەپێنێ هەمیشە نووسینی خۆیە سەپێنێ ینی من بە هەل ێزانم کە بڵێم سەرنج بە کەڵە پیاوێکی کورد لە بیستەکانی سەدەی پێشووە کە تۆفیق وەهبیە ئەو هەوڵیا بۆ زمانی کوردی بەڵام پیاوێکی ڕەگەزپەرست کە ئەو کاتە چۆن بڵێ میری پاشایەتی ئەو کاتە هەموو شتێکی لەلایەنی زمان و لەلایەنی پەروەردە خستووە بەردەستی ئەوە هانی خەڵکی کوردیشی لێ ئەیە کە بۆ ئەوەی بەرگر بن لە تۆفیق وەهبی کار بە ئاڕاستی زمانەکەیان نەکا تەنانەت پەنای بر دەبەر ئەوەی کە بڵێ ئەو نووسینانەی کە تا ئێستا پێی ئەنووسین ئەوە هینی قورعانە بەڵام تۆفیق وەهبی ئەیەوێ بیگۆڕێ بە هی غێرەدین واتە ئەوەی کە ئەو هەوڵیا کۆمەڵێک پیت کە لە ئەلفوبی عەرەبیەکان نەبوو ئەو لە بەیروت هەوڵیا بوو ئەوانە ساس بکا بۆ ئەوەی نووسینی کوردی و ڕێزمانی کوردی ئەمانە کاری ڕژدی لەسەر بکە ئەبینی ڕەگەزپەرستێکی داگیرکەر بۆ جۆرە بیریەکردەوە کەواتە ئێمە بەڕاستی بەرپرسانی ئێمە دەمڕاستانی ئێمە هێندەی سەرقاڵی بابەتی ترن هێندە سەرقاڵی ئەو شتەنین کە کرۆکی لایەنی نەتەوەیی ئێمەیە چەندە مەترسی هەیە دکتۆر یعنی سەرکە ئێستا پرۆسەیەک دروست بۆ پرۆسی زمان کوژی کوردیە هەژمۆنی زمانی کوردی خەریکە وەرە دەوردە بەرەو هەڵدێرە ڕوا بەرەو داڕمان ئەڕوا بەوەی کە باسمان کرد تەنها تابلۆکان نیە ئێستا دایک و باوک دڵی خۆشە بۆی منداڵەکەی نێرێتە خوێندنگەیەکی ئینگلیزی وڵێ مناڵەکەم شکور بە ئینگلیزی قساکەی بیرێت ئەمە بۆچی ینی بۆچی لەم مەترسیە ئەوەندە گوێی نادەینێ لەبەر ئەوەی وەگوتم ئەوان یاخود لە گرنگی ئەو بابەتە نازانن یاخود چۆن بڵێ ئەوە سەپێنراوە بە سەریانە لەلایەن داگیرکەرانی دەوروبەر و دەرەوە یاخود چۆن بڵێ سەرقاڵیەکەیان بەو هەلومەرجی بازرگانی و شتەوەی کە ئێوە ئەیبینن کە هەمووشی ناڕەوایە هەمووشی ماڵوێرانی بۆ نەتەوەکە و بۆ ئەوانی ژهێنێ لە ئاکامە ئەوانە وای کردووە کە ئەمان بیر لەوە نەکەنەوە کە ئەو بابەتی زمانە دەستگایەکی ڕاستەقینەی لە دڵسۆزان بۆ دروست بکرێ کە ئەوانە بەپێی لێکۆڵینی زانستی زمانزان و زمانەوانی تیا کۆبێتەوە بۆ ئەوەی ئەو کلێنانەی کە هەیە ئێمە زمانەکەمان زۆر زمانێکی تۆکمەیە فەرهەنگێکی زۆر فراوانمان هەیە باش ڕەنگە بڵێم زیادە ڕەوەی نەبێت کە ئەگەر بڵێم لەم زمانانەی کە داگیرکەری ئێمە لە هەمویان پێشەنگتر زمانی ئێمە ئەمە کۆیلی کورد ئێستا ڕەنگە گاڵتەی بەم قسەی من بێ بەڵام من لە بە ئاگاییەوە ئاڵێم لە فراوانی فەرهەنگەکەمەوە ئاڵێم ئەمانە ئەگەر تۆ دەستگایەکی ڕاستەقینە بەڵام دەستێ خستنی حیزبی نەبێت خۆمانە و بەشبەشێنە نەبێت لەوەی کەسانێکی دوور لەو خەمە و دوور لەو پسپۆڕیە جێبگرنتیایە ئەو کاتە دەشێ بڵێم ئەوانە ئەکرێ بەپێی لێکۆڵینی زانستی ئەو کلێنانە نێڵن کە ئێمە هەمیشە وتومان و جۆگەر نییە بۆ ڕاستکردنەوەیان زۆر باشە کاتە ئەم زمانە تۆکمە و ئەم فەرهەنگە پڕیکە هەمانە چەندە گرنگان لە کورداواری خۆمانە هەیە ئەڵێ هەموو هێلکەکان بخەیتە سەبەتەیەکەوە باشەوە لەوی هەردانەی و لە شوێنێک بێ چەندە گرنگە ئێمە هەموو ئەم بابەتانە کۆکەینەوە لە ژێر زمانێکی ستانداردی کوردیا بۆی هەموو ئەم بابەتانە ڕێک بێتەوە جەنابی پرۆفیسۆر بەڕای بەڕێستان ئەمە هۆکار نییە بوو ئەوەی کە لە شاری سلێمانی بۆ نمونە بە خواردنگەیەک ئەوترێت چێشتخانە و بەڵام لە هەولێر شتێکی تری پێوترێت لە دووەک شتێکی پێوترێت لە هەر شار و شارۆچکێکی تری کوردستان بە شێوازێکی تر ناوزەن دەکرێت تۆ سەرنج بە ئێمە زۆرن ئەوانەی کە ئەڵێن ئێمە ستانداردمان نەبووە یا هەنێک ئەڵێن ستاندارد وا دروست نابێ باشە ئەو کاتی کە مەلیکی کوردستان شێخ محمودی نەمر کە حکومداریەکەی ڕاگەیەنرا ئەو ڕاستەوخۆ زمانی کوردی کرد بە زمانی فەرمی ئەو خوێندنی پێکرا ڕاگەیاندنی پێکرا پولی پێدەرکرا هەموو ئەو شتانی کە زمانێک لەو کاتەوە ڕێچکەی ستانداردبوونی گرتە بوو تۆکمە بوو بە تایبەتی لە دوای چیەوە لە دوای ساڵی هەفتا دوای ڕێکەوتنامەی ئازار
هەتا ئەو کۆڕی زانیاری کورد کە هەبوو بەڕاستی کاری چاکیان کرد. زمانەکە لە ناوچەکانی تریش ئەوە بوو کە دوای ئەوەی کە بڕیاریرار ناوەندی و ئامادەیش پێی بخوێنن لە ناوچەکانی ئەوەی کە پیانە و دەوکاتە ناوچەی ئۆتۆنۆمی هەمووی بەو شێوەیە ئەخوێنرا. بەڵام لە سایی خۆمانە لە سایی ئەو حیزبایەتی کردمان ئەوەمان هەڵۆشانەوە. ئێستا هەوڵ هەیە بۆ زیاتر هەڵۆشانەوەی ئەمە بە دڵنیایەوە ئەڵێم ئەمە لە پەرژەوەندی داگیرکەرانی ئێمەیە، چونکە ئەوان بە پلەی یەکەم هەمیشە لەوە ئەترسن کە تۆ لەگەڵ ئامەدیەکە، لەگەڵ وانیەکە، لەگەڵ ئافرینیەکە شتێک هەبێ وەک ئەوەی کە نەتەوەکانی کە بە پێی ستانداردەکەیان ئەخوێنن، بە پێی ستانداردەکەیان ڕاگەیاندنەکەن، ئەوان نایەنەوێ ئەوە هەبێت. تەنانەت وەک دکتۆر فەریاد فازڵڵێ خودی ئەو بەشکردنەی کە بە دوو ئەلفابێش ئەنووسین ئەوەش خۆی لە خۆیان بەڵایەکی ترە، لەبەرەوەی باکووریەکە لەمەی ئێمە ناتوانێت بخوێنێتەوە، ئەمەی ئێمە لاتینیەکە ناتوانێت بخوێنێتەوە. هەموو ئەمانە بربەستن، هەموو ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە ئێمە چۆن بڵێ بربەستێکی چاچیان دروست کرد بۆ ستانداردەکە کە سەدەیەک زیاتر بۆ ڕێچکەی گرتە بوو. باشە دکتۆر باس لەوا کرد ئەڵەن زمانی کوردی ئەمەوێت جەنابەت بۆمان ڕاستکەیتەوە. ئەڵەن زمانی کوردی زمانێکی ئەوەندە دەوڵەمەندە بۆیە ئەتوانی دەستەواژە زمانە نێودوڵەتەکانی تیا بەکاربێنی بۆ من بە کۆمپیوتەر بڵام کۆمپیوتەر باش ئەمە زمانێکی بابزانم جیهانیە و ناچاری کوردین کە بەکاری بێنی لە نێو قسەکانماندا. بەڵام لەگەڵەوەشدا ئێمە ئێستا تەماشاکەی زۆر دەستەواژەی تری زمانەکانی تر بەکارێنین لە نێو زمانەکە و ئەڵێن زمانی کوردی دەوڵەمەندە بە ناوی و یاخود بە پاساوی دەوڵەمەند بوونی زمانی کوردی. ئێستا ئاسایشی زمانی کوردیمان لە مەترسیایە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیەوە چییە؟ ئەنی ئاسایشی زمان پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیەوە چییە؟ من لە تۆ ئەپرسم ئێمە ئەوەی کە ئێمە هێشتبووە چی بوو؟ زمان ئێمە هێشتبووە، زمان ئێمەی لە هەموو بۆچی ئەبینی لە باکوورە بۆچی تورک هەمیشە ئەڵێ یەک زمان یەک ئاڵا بۆوە ئەڵێ، چونکە ئەو زۆر چاک ئەزانێ ئەگەر تۆ زمانەکەت بەکار بێنی، زمانەکەت بەو کارایی کە هەیە وێژە و هونەر و ئەمانەی پێ بکرێ کە چۆن ئەوان تاڵانی هونەری گۆرانی و مۆسیقای کوردیان کردووە بۆ چونکە ئەو ئەزانەیە خودی ئەو بەندبێژانە ئەو دەنگبێژانە ئەمانە پارێزەری زمانی کوردی بوون، ئەو پیرێژن و پیرەمێردانە ئەو خەڵکەی لە گوندەکانە ئەوان هەمیشە ئەمە بە بەڵا بۆ خۆیان نەزانن، کەواتە ئێمە ئەبێ ئەمە بە لایەنی هێشتنەوەکەمان بزانین، ئەمە بۆەوە بزانین کە شانازیە گەورەکەمان بێ. بەڵام هەر لەم تەلەڤیزیۆنی ئێوەوە کە ڕەنگە بڵێم تا ڕادێک لە هەندێک لە تەلەڤیزیۆنەکان باشتر بێ بە ڕێژەیەکی دیاری کراوە، بەڵام ئەبینی ڕۆژانە لە بەرنامەکانتانە ئەوەی من سەیری کورسات بکەم بۆ بەدبەختی من سەیری هەمویانەکەم هەر یەکە بەپێی بەرنمەیەک ئێمە گەورە بن بەڕخنەکان چاوتان ماجەکەم، بەڵام بابەتێک نییە کە چەند هەڵەیەکی تیانەکرێت. ئەم هەڵانە ئەگەر دەستگایەک هەبێ ئەو دەستگایە ڕێگر بێ لەم هەڵانە تۆ جارێک هەڵاکەی دوان هەڵاکەی هەتا ئەگەر پاداشت و سزا هەبێ بۆ ئەم هەڵانە کێ لە ئێوە بێژەرێک زمان پاراوترە کەمترین هەڵاکە ئەوە پاداشتی بیرێتێ ئەبینی کاتێکە زانی ئەوە ڕێژکەی خۆیەگرێ و ئیشەکە ئەڕوا. من پێم خۆشە بگەڕینەوە سەر ئەم بابەتی کۆنفرانسە. ئەم کۆنفرانسە بەڕاستی وەگوتم بە شانازیەوە حەزەکەم ئەوە بڵێم کە ئەم گۆڤاری زمان و زارە بەندە خۆم هەر لە پێش دەرچوونی ژمارەیەکیەوە ڕاوێژکاریان بووم و لەگەڵیان بووم و هاندەریانم، بەڵام ئەمە پیاوێکی دڵسۆز کە فەریدون سامانە بەڕاستی خەڵکێکی زۆریش ئەگەر بۆیان بکرێ دەمکوتیەکەن هاوکات لەگەڵ دکتۆر تەهای حاجی ڕەسوڵە کە ئەمە بەڕاستی خەرجیدەی ئەم گۆڤارەیە ئەگەر چی بە کولەمەرجی ئەچێ بەڕێەوە، بەڵام هەر نەیسە لە چاو پارەدارەکانی ترە کارێکی زۆر باشەکە و ئەم کۆنفرانسە کە چوارەم کۆنفرانسە ئەم گۆڤارە ئەیکا لەگەڵ دەستگای
پەروەردەیی مارگرێتە کە هەر سەر بە تاهای حاجە ڕەسوڵە دکتۆر تاها ئەمە لە ڕاستیە ئەم کۆنفرانسیان کە سبەینێ دەست پێکە 3 کۆڕبەندی تایە لە هەر کۆڕبەندێکە چەند لێکۆڵێک بابەتی زۆر چاک ناونیشانی زۆر چاک پێشکەشەکەن و دڵنیاشم کە دوجار وتوێژ لەبارەیانەوە ئەکرێ و یەکێکیش لەوانە ئەوەیە کە هاودەنگیە لەگەڵ بەڕێوەبەری گشتی چۆن بڵێ ئەمەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە ئەمەلخان کە خۆشبەختانە ئەویش من چەند بەرنمەیەک پێکەوە بووین ئەویش لەگەڵ ئێمە هەستی بەو پاشاگەردانیە کردووە و ئەم جارە بە پلەی یەکەم چەند بابەتێکی تایە کە دروست پەیوەندی بە ئەو ناونیشانانەوە هەیە کە چ لە کەرکووک چ لە هەولێر چ لە شارەکانی تر قەزا و ناحیەکان لەبەرەوە من پێم وایە بابەتێکە هەر ئەوەنگە ئەکرێ بۆ هەلومەرجی کە ڕەخساوە و کارێکی زۆر باشە و هیوادارم لە دوجاریشە ئەو ڕاستپاردانی کە ئەو کۆنفرانسە ئەیبێ گوێلێ گری هەبێت و ڕەچاو بکرێت بۆ هیواین کاتە دکتۆر بەڕای بەڕێستان بەڕێوەچوونی کۆنفرانسی لەم شێوازە ناو بەناوڕێک بخرێ ئەمە تا چەندێک بێتەوە کارێک بۆ ئەوەی کە خزمەت بە زمانی شیرینی کوردی بکەن بۆ نمونە کەسانی خەمخۆری وەکو بەڕێستان کەسانی پسپۆڕی وەکو بەڕێستان کە تاوتێ لەسەر ئەو پرسە گرنگانە بکەن ئەمە تا چەند خزمەت بە زمانی شیرینی کوردیەکە بەڕاستی ئەگەر تۆ بڵین دەستگایەکمان هەبێ کە ئەم دەستگایە میری هەرێمی کوردستان بە پێی قانون دەستکراوەیی یابێتێ و ئەو کەسە دڵسۆز و پسپۆڕانی تیا کۆبوو بێتەوە چ لە زمانەوان کەسانی ئەکادیمین زمانزان ئەوانن کە زمان پاراون بە ئاگان لە بەکارهێنانی زمانەکە و بە ئاگان لە ئەو فەرهەنگە کوردی کە هەیە ئەو فەرهەنگە ئاوەزیەی کە ئەوانیانە ئەگەر ئەمانە لەوێ کۆبوونەوە دەستکراوەییان هەبوو بە دڵنیاییەوە ئەو کاتە ئەگەر تۆ سزا و پاداشت هەبێ لەو تابلویانە ئەکرێ من زۆرم بەلاوە سەیرە کە بڵێن ئەمە کاتی ئەوێ بەڕای من ئەگەر بڕیارێکە بێ میری لە پشتیەوە بێ و ڕژت بێ لەسەر ئەوەی کە ئەوانە نهێڵێ لە ماوەی مانگێکە ئەکرێت تۆ تابلۆیەک نەبینی کە چ لەلایەنی زمانەوە چ لەلایەنی ڕێنووسەوە دروست نەبێ بەڵێ ئەگەر قانون لە پاڵپشتی بکە ئەگەر پەرلەمان چۆن بڵێ قانونی تایبەت چ بۆ پاداش و چ بۆ سزاکەی تۆ ئێستا ئەوانەی لەم بەهۆی تەکنۆلۆژیای نوێەوە ئەوانەی لە بواری خۆشنووسیە بە پێی تەکنۆلۆژیا کارەکەن من بەردەوام ئەو شتانی کە ئەیبینم هەڵی زەقا بەڵام کەس نییە هەتا ئەگەر من بیڵم زۆر جار ئەچم سەرڕۆی ئەو خۆشنووسانەش ئەگرم بەڵام ئەوان نەڵێن کابرا ئەمەی بۆ هێناوین بۆ جۆرە تۆ سەرنج بە ڕەنگە لە دەشوێن ببینی نووسراوە حرفی باریس باشە زمانەکەی من بەرزەپیتی هەیە ڕاست بەرزەپیت بوو تو ئەمە بەکارنایانی نایزانی ئێکە نایزانی ناشپرسی تۆ کە نەزانی تو نەپرسیت خۆی زانین بە چییە بێ خۆی ئەوەی کە عەرەب پێڵێ نەزانینی دوولۆنە نەزانینی دوولۆنە ئەوەیە کە کەسەکە نازانێت کە نازانێ بەڵام ئەوە نەزانینە کە ئەگەر کەسەکە بزانێ کە نازانێ کە زانی نازانێ دەشێ پرس بکە و بزانێ بەڵام ئەگەر نەزانێ کە نازانێ ئەوە عەرەب پێڵێ جەهلی مڕەکەب ئەو کاتە ماڵوێرانەکە لەوە دەست پێکە یعنی هەر بۆ نمونە من تەلەڤیزیۆن هەیە چەند جارێکیش پێم وتون ئەو بێژەرە ئەڵێ ئەوە من ژووری هەواڵم پێشکەش کردن هەموو جارێ من ئەو پێکەنینەی کە نیوەی گریانە خەمی پێخۆم لەبەرەوەی تۆ ژووری هەواڵم پێشکەش ناکەی تۆ پەخشنامەیەکی هەواڵم پێشکەشەکەی پێم وتون تومە ڕاستی کەنەوە مە هەڵەیە فایدەی نییە بە پێچەوانەوە ئەو پێداگری زۆرترەکە کە ئەوە بڕوە لەبەرەوە ماڵوێرانەکە لێەوە دەست پێکەوە بۆ ئەوەی بیشدانی زمان چەند گرنگە ئەو کاتی کە کەرکووکیان گرتەوە لەم ساڵانی دوایە ئەو کاتی بەرپرسێکی بەغا هاو بەڕێوەبەری پۆلیسەکەمان کە خۆی کورد بوو دوای ئەوەی کە ئەو هەنێک قسەی کرد ئەم ویستی بە کوردی قسە بکات چکە لە کەرکووکایە بۆ کورد قسەکە
کەچی کابرا پێی وەدوتی بە عەرەبی قسە بکە بە کوردی قسە مەکە ئەمەیە زمان ئەگەر تۆ لە خەمیا بووی بۆچی ئەوەڵێ بە عەرەبی قسە بکە ئیتر تۆی نایە لەویا بە زمانی خۆت تۆی نایە بە کەلتوری شناسەکەتی ئەوە تا ئێمە لە سلێمانی و هەولێرە چەندان دوکان و فرۆشگای فرۆشتنی عەگال و عەبای عەرەبی کراوەتەوە ئەمە تێگانی کەلتورەکەتە ئەمە تێگانی زمانەکەتە ئەمە حتا لە هونەرەکەتە تۆ سەرنج بە ئەو تەلەڤیزیۆن و ڕادیۆیانی ئێمە هەن جاری وا هەیە من بە 20 خولەک گوێ ئەگرم لە دوایە بۆم دەرەکەی وەڵام ڕادیۆیە کوردیە لەبەرەوەی فارسی گۆرانیەکانی تورکی عەرەبی لە دوایە سیرەکەم ئەمە هەمووی پاشاگەردانیەکەیە کە من لە سەرچاوە پرۆفیسۆر دکتۆر هۆگر محمود فەرەج پسپۆڕی زمانی کوردی و لێکۆڵەڕ و نووسەر زۆر سپاس بۆ لێرەوە بە ناوی دەستگای میدیای کورساتەوە بە هەموو ڕخنەیەکی تۆ خێنە سەر چاومانشمانە هەر بابەتێک لێ ئەمە ڕاست کرێت ئێمە بە گەوری و بە شانازیەوە وەرەگرین دەستە خۆش دان بە شتێک شانێم ئێمە زۆر جار لە نەزانینی خۆمانە پەنامان بردوتە بەر بەکارانی هەندێک دەستەواژی زمانی تردا بەڵام دڵنیاتان ناکەم وە لە یوتیوب گوێبیستی ئەم تەوەرە بن کە دکتۆر قسەی کردووە تەنها یەک وشەی بەکارهێنا وتی حرفی بارەزش کردیەوە بە بەرزەپی یەک وشەی و زمانێکی تری بەکارهێنا دەست خۆش بە زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز